ئامادەکاری بۆ حوتەمین فستیڤاڵ هێنار و پاییزی هەڵەبجە کۆتایی هات. خاوەنباخ و خاوەنکارەکان ژمارەی دوکانەکانیان وەردەگرنەوە. بڕیار ئەم ساڵ لە ناو یاریگای نێودەوڵەتی هەڵەبجە فستیڤاڵەکە بەڕێوە بچێت. ئومێد دەکەین کەمترین گرفت بۆ ئێمە ئەم ساڵ دروست بێ. شوێنەکەی بە گونجاوە زانین لەبەرەوەی گرفتی گەورەی ئیزدیحامی هاتوچۆ و بردنە دەرەوەی شمەکەکان و هاتوچۆی ناو دوکانەکان ئەم ساڵ فراوانترە و دوکانەکان تۆکمەترن. بێخەمین لە هەر مەترسیەکی کەشوهەوا و باران و ئەوانە کە ڕووبدا کە ساڵان گەورەترین گرفت بوو لە ڕێمانە ئەم ساڵ بێخەمین لەوانە وەتوانی وانە گۆڕانکارێکی نەوعی باشی تیا بکەین ومێ دەکەین ئەم ساڵ بەدڵی بەشداربووان بێ و میوانێکی زیاد لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ڕووبکاتە فستیڤاڵەکە ئێمە. ساڵانە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە فستیڤاڵەکان بەڕێوە دەبرد. ئەم ساڵ دراوە بە کۆمپانیا و هەر خاوەنباخ و کارێک بڕی 50,000 دیناری لێ وەردەگیرێت. خاوەنباخەکانیش دەڵێن هێشتا زووە بۆ فستیڤاڵەکە و باران ببارێت. اینجا هەناری هەڵەبجە بەباشی پێدەگات. وڵی ئەمساڵ هەنار تۆزێ لە گەیشتنیا دوا کەوتووە. خۆی عادەتەن هەناری ساڵەخانی و هەناری ئەم ناوچەی هەڵەبجە لە دوای مانگی 11ەوە پێگا 5/11 بۆ 10/11 هەتا مانگی 12. ئەمساڵ وشکە ساڵیش بووە و باران کەم بووە ئاو کەم بووە ئەوە هەر زیاتر یعنی توولە کێشێ لە گەینەکەیە. اینجا فستیڤاڵەکەش پێم وایە ڕۆژەکانی لە پێشە. خۆی لە ڕاستیە ئەم هەڵەبجە ینی ئەو شتە کولتوری و کوردەوارانی زۆر شتی دەگمەن و باشی تایە و خەڵکەکە بە پەرۆشۆ لە دوور و یەن بۆیە بەس کێشەیەکمانێمە ئێستا هەر ساڵە و لە جێگەیەکە کرد ینی پار بڵین لە پارکەکە کرا شوێنەکەی باش و بەس لە ڕووی جادە و ڕێگەبانەوە باش نەبوو. ئێستا هێناوێت ئێرەوە ئێرەش شوێنێکی نازانی بڵین چۆنە. هیوادارم یعنی شوێنێکی سابت دابنرێ بۆ ئەم فستیڤاڵە و بەو شێوە باشترە بێ. بۆ حوتەمین فستیڤاڵ هێنار 600 خاوەنباخ و کار بەشداری دەکەن. فستیڤاڵەکە لە ئێستادا زیاتر فراوان بووە و بڕیارە ڕۆژەکانی 14 و 15 و 16 ئەم مانگە بەڕێوە بچێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.